بەیار بڵێن بەیار بڵێن بەیار یاری نەزدار بڵێن بەیار یادگاریەکیان جێ هێشتووە لە ناو کۆمەڵی خەڵکاوە دەما و دەم گەیشتۆتەوە تقریباً بە جیلی ئێستاش 100,000 جار منی هەژار خۆزگەم بەپار بڵێن ئەمن وەزیر ڕۆشنبیری بم تیمسارشی بۆکەم بڵێن بەیار خۆزگەم بە ساڵی ڕابردوو بۆ سەردەمانی ئێمە مەسەنە تەلەڤیزیۆنی ڕەش و سپی هەبوو یان ئەو رادیۆ کۆنەکان لە ڕێەوەی جۆمان لێ بووە یعنی لە زاکرەی منان ماوەتەوە من لە مناڵەیە جۆم لە دەی مامەستا بووە بڵێن بەیار بڵێن بەیار یاری نەزدار حەز و خولیا و دەستپێکردنی کاری هونەری لای جەمال جەلال دەگەڕێتەوە بۆ سەردەمی مێرد منداڵی ئەو کاتەی لە قۆناغی سەرەتایی و ناوەندی خوێندن بوو لە چالاکی قوتابخانەکان و ڕادیۆ و تەلەڤیزیۆنی بەغدا وەکو کۆرس بەشداری کاری هونەری دەکات دواتر ڕێکەوت هاوکارێکی باشی جەمال جەلال دەبێت ئەو لەگەڵ خاڵیدا دەچێتە ستودیۆیەک لە بەغدا بێ ئەوەی بەرنامەی پێشتری بۆ داڕێژرابێ سێ گۆرانی تۆمار دەکات مانی شەشی 57 لەگەڵ خاڵ با ئەحمەد دەنگەورە منی برد بۆ ئیزگەی کوردی پێویستیان بە کچ بوو دەنگم زۆر ناسک بوو منی برد بۆ ئەوێ لەگەڵ کۆرسا بەشدار بم یەک جار دوو جار چوم مامۆستا شەماڵ منیدی وتی دەکەواتە بە ئاوازێکم هەیە بۆی دانێم و بیڕێ ئاوازەکە چی بوو گۆرانی دەمەکە بێنە و دەستن لابە دەمەکەت بێنە و دەستێ لابە دەمەکەت بێنە و دەستێ لابە یاری باڵا بەرکیژی چابە دەمەکەت بێنە و دەستێ لابە یاری باڵا بەرکیژی چابە گۆرانی شتریشی بۆ کردم بۆ دووەمین ڕۆژ سێمین ڕۆژ خوشیەکەم هەبوو زۆر مناڵ بۆ عمری 3 ساڵ بوو ئەویشم برد لەگەڵ خۆما ئەویش گۆرانیەوت گۆرانی شتریشی بۆ کردین هی مناڵانە کاکە وەرە دەستم بگرە بڕۆین بەجوود دیاری بکڕمنی جوابێمەوە چاوی کاکە وەرە وەرە ئەو گۆرانی خاڵە بوتی کەواتە منیش ئاوازێکم هەیە با بڵێن شعرێک و ئاوازی خۆیەتی خەڵقی حەسوود با بڵێن بە ئەویش تەجیلکەین بۆی بەجارێ سێ گۆرانی هەبێ بڵاویکەینەوە حسود بابلين 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 خلقي حسود بابلين ياري خما وأماوي ناس دار خوشم أوي بابلين بابلين جەمال جەلال لە گەڕێکی سابوونکەرانی سلێمانی لە ساڵی 1942 لەدایک بووە. قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی غازی لە سلێمانی خوێندووە و ناوەندی و دواناوەندی لە هەولێر تەواو کردووە. دواتر لە بەغدا پەیمانگای هونەرە جوانەکانی خوێندووە. هەر لەوێش فێری ژەنینی ئامێری عەود بووە. پاشان لە وڵاتی ڕووسیا خوێندوێتی و لە شاری لینینگراد بڕوانامەی دیپلۆمی لە مۆزیکدا بەدەست هێناوە. جەمال جەلال ئێستا لە کوردستان دەژی. بەیانیان سەعات 8:30 8 لە ماڵەوە دەرەچم ئەبێ بچم بۆ مەتار. ئەو ئیشەی کاریکەی کەمە عەلاقی نییە بە هونەر و شتەوە ڕاستی خۆی حسابات هەمووی ئەویش هونەرە بەس ئەمە ئیشێکی ترە. ئەم ئیشەم لێرە ئەم خواردنانی کە چێتە ناو تەیارەوە کاپتن ئیمزایەکە ئەم خواردنانە هەمووی وەرگرتووە ئیتر ئەنواعەتە 100 نەوە ئەبێ طبعا
سعرەکانی من داێنم چکە ئەو سعرانە شین بووە کۆپی بووە لە وێشکمان هەمووی دانیم دوای ئەوانە بێ بەقایمە تەسلیمی مجموعی تدقیقی یەکەم و ئەیلێرن بۆ بەغا بۆی پارێکە وەرگێبدا چی ڕەحلاتمان هەبووە هی تەیارەکە ڕۆیشتووە هەمووی بە حساباتەوە هەمووی تەواو بووە نسخەی کات ڕزگار خۆت بینێ جەمال جەلال نەک تەنها هونەرمەندە لە بواری میوزیکژنی یاخود لە بواری دەنخۆشی بەڵکو هونەرمەندێکە لە بواری ئیشکردنی خۆیدا ئەبینی پێش ئەوەی شتەکانی لێ داواکەم پێش کاتی خۆی هەموو ئامادە کردو بە ڕێکوپێکی شتێکی زۆر سەرلامە کە کەسێک بەو تەمەنەوە ئەو شتانە حەزی لە ئیشەکەی خۆی بێت جگە لە ئیشی دەوام و ئیشی فڕۆکەخانەی سلێمانی من کە کاتم هەبێت چ لە دەوام چ لە ماڵەوە سەردانی ئەەکەم گوێ لێ ئەگرم سوودی لێوەرەگرم طبعا من لو فترة أنا موسيقى أزعلم ليش شوم لقى الخاربة أو بسرداني شوم بو إزعاي كنتي أو سيقولاني من توابو عزيز علي من اللوجور ستيشي بناو باقا هاد وتي منيش أميدو يعني قولاني يعني سرود بيكم بكردي وبيغرم قولاني چي هبو دكتور بو خاطري خواش عربان ناكي خوي أصلي قولاني كعربية دكتور خاطر الله وخاطر بداوينا أم قرانيا عثمان عزيري خوا عافيكا لإذا أبو بوي كرد بترجمة كرد بكردي حرفيا يعني وكو خوي تسجيل معك اللي قرأ دعوتي سرود يش أبي سرود يكي أي كردينا أي مردنا بادس أوش مقطعي أول هبو بس باقي كي هر عثمان عزيري بوي تو كرد إما همو بوين بكرسي أو إنجا من بوم ما مساشا ما صايب خوا عفويكا شركو بيكس ما مستا كامل جير ومجموعي تربوين عمر هلمت مجموعي بوين بكرسي ما مستا عزيز علي دكتور دخل الله ودخلك ما تداوينا لا اللي بينا منا وبينا تجينا الحمى من رجلينا اسقينا العلقم بس شافينا يا ناس مصيبة لەو سەردەمانەدا لەبەر ئەوەی سلێمانی ستۆدیۆی تێدا نەبووە هونەرمەندەکان بەناچاری ڕوویان لە بەغدا و کەرکووک دەکرد بۆ تۆمارکردنی کارەکانیان جەمال جەلالیش یەکێک بوو لەو هونەرمەندانە بەڵام ئەو دوای ئەو سەفەرە ئیتر لە بەغدامایەوە و نەگەڕایەوە بۆ کوردستان حتى حسن زيرك خوا عفويكا علي مردان رسول قردي تاهر توفيق تسري شيروان براهيمي خياط خوا عفويكا جلال كوچر أما عمر رزاق أهاتن بو بغا لوي تسجيل معنا كرد بمنهج يعني بو دانابين مثل هالروجي فلان قراني بيش وتومار معنا كرد لبرو لسيواني نبوين دوا إما كأمانيس بخيرين موسيقى بخيرين بشي لشو بخيرين خويتو مكتبة توابي كيتو يان سانقوية جامعية يان معهد توابي كي ببشي لبغا بخيري أو فترة باص أبو باصي تخته هلا سليماني وقتها قشتينا بقى 8 ساعاتي بيشو كومبانياك هبو لبغداد لبغا بيانوت كومبانيا شخبخشي قواني دروس ذكر قوان لقير دروس كرابو كو بارچه أبو أو قراني أنا أشوين لاي شخبخشي أويش شخبخشي أجر أو قراني بيجيك أجر زور ناجح ببي يعني ناوي بلا بيتو إنجا قراني كاني بوتجيلك لبرو مثلا ما بستاش ما صايب إما هم كرسي وين لبنجاو حوتا وبنجاو هشتا لاي شخبخشي أو قراني يعني كهيئة يستا هم يتسجيل كرا دواي قواني ترهبوا للبنان أبوها بشيناية تسجيل معك دواي كومبانيا يشتر بابيلون ريكوردر أويش قواني عم بوكردم أويش جتشون لألمانيا تسجيل معك أبو يعني زماني جارة
توي اواتم اواتي قشكاتم رونك توي اواتم اواتي قشكاتم تامر زمزمياتي لا بيرمي قشاتم. جەمال جەلال پەیوەندیشی خۆش و هاوڕێیانەی لەگەڵ زۆربەی هونەرمەندە کوردەکاندا بووە و ئاوازی بۆ زۆریان داناوە. لەوانە فواد ئەحمەد، عەبدوڵڵا دڵسۆز، دکتۆرە بەڵقیس، گوڵبەهار، فەخری بامەڕنی. کاک جەمال هونەرمەندێکی زۆر بەڕێزە، زۆر گۆرانی لە بۆ من ئاواز کردووە. لە بیدایەتی شێستەکان بوو، لە مەدرسەی چهەی دەنجی خۆش بوو، یعنی باش بوو، بە گروپۆ دەچوونە ئێزگە منداڵان گۆرانی منداڵمان دەبوو، چوومە ئێزگەی کوردی. کاک جەمال ئەمنی دی گوتی چ دەوێ؟ گوتم دەمێ گۆرانی چی بڵێن؟ گۆرانی وەرە با بڕۆین شوهرەتی هینە. ئەوجا کاک جەمال بۆی تەسلیل کردم، گوتی بزانین چ دەبی ئەو گۆرانی شەهرەتی دەینی ناینی. وەڵا دوامی ڕۆژ شەهرەتینە، دوایکانە زۆر گۆرانیمان وێگڕا هەیە. ساڵی 1970 کە من تەخەرزم کرد لە پەیمانگای هونەرەکانی بەغا قسمی مۆسیقا، چوومە دایرەی فنون المۆسیقیە لە مەسرحی بەغا لە وزارەی ئەعلام. ڕاستن لێ مامۆستا جەماڵم دیت بەڕێوەبەری بەشی مۆسیقای ئەوێندەر بوو و پێکرا ئیشمان کرد بە زۆر زۆر کارمان کردو لە فێستیڤاڵ و کۆنسەرتەکانی دەرەوەی عێراق، فێستیڤاڵی جیهانی، کۆنسرتەکانی دەرەوە، وەلو تیپەکە لە بەغدایە بوو، بە ناوەکی عارەبی بوو، بە ناوەکی ملی عەرەبی بوو، عێراقی بوو. بەس کاک جەماڵەوەی کرد تامەچی کوردی بە مۆسیقە و بە گۆرانی و لەگەڵ هەڵپەرچەیەکانی تێکەڵ کە لەگەڵ ئەو گروپەی کە دەچوونە بۆ دەرەوە مرتبەی تقریبا یەکەممان دەهینا لە میهرەجانی کریجنتۆ لە ئیتالیا، یەکەم جائزەمان هێناوە باوەڕکە بە بۆنەی سەبەبی ڕئیسیەکەی بوو، هەڵپەرچەکەی گۆرانی مۆسیقەکەی کوردی بوو. 56 دەوڵەت ئێمە چوون، لە 56 دەوڵەت ئێمە هەڵپەرچەی کوردی و گۆرانی کوردیمان تەقدیم کردووە. یعنی شوێن نەما لە کەنەداوە، لە ئیتالیاوە، فەرەنسا، ئینگلتەرا، سین، ئیتر هەمووی ئەمانە هەمووی ئێمە هەڵپەرچێ و شتی کوردیمان تەقدیم کردووە. شتێک کە مامۆستا جەمال جەلال کردوێتی ئەوەیە کە جلی کوردی بردوتە فێستیڤاڵە نێودەوڵەتیەکانەوە لە ڕێی مۆسیقای عەرەبیەوە، شتی کوردی بردووە کە لە وڵاتانە پێشکەشی کردووە، مەش شتێکی زیینووە دایمە نەبێت بخوێنرێتەوە، بێ باس کرێت و بەسەر کرێتەوە. مەسە من لەوحەی ئەو عێراقە جایزە یەکەمی وەگرت لە مەهرجانی ئەگریجینتۆ، مەهرجانێکی عالەمیە زۆر گەورەیە جۆلەیە کە هاتی نەوەزانی جەریدە و شتیان نووسی، نەیان نووسی ئاوازی جەمال جەلالە، نەشیان نووسی تەسمیم و تەدریب ئەوەی کە دروستی کردووە جوزێف خوریە خەبیرێکی بەناوبانی لوبنانیە، نووسیان فازت الفرقة القومية، يعني فرقەی قومی عێراقی جایزە یەکەمی هێنا. من زیاتر وەکو موزیسیانێکی بینم تاکو گۆرانی بێژێک. ئەمان کاتی خۆی لە بەغا شتێکە وت معهدی دیراسات نەغەمیان پێوت، یان پەیمانگای هونەر جوانەکانی و کاتە معهد الفنون الجەمیلە قسم الموسیقى والإنشاد ئاوا ناوەندرا. ئەمان لەو شوێنانە خوێنویانە، ئیترەوەی کە فێری بوون لەوێ ئەو مۆسیقای شەرقی فێر بوون، یای زیاترەمان موزیسیان بوون، بەڵامی تر وەکو ضرورەتێک کە ئەو هەموو گۆرانی بێژە عەرەبە هەبووە، مەسەلەن مەسڕ ئەو هەموو گەورەی هەبوو لە کەلسوم و لە عەبدولحەلیم و لە فەریدەتڕەش و لە عەبدولوەهاب و ئەم هەموو گەورەی هەبووە. ئەمانیش
لەناو بەغایە زیاترم شتانیان بیستوە هەروەها لەناو بەغایە و هەموو گۆرانی بێژە عەرەبە بووە ئەساوانەی کە لە ستایلی چاڵغی بەغدادیان تەڕەوی بەغدادیشیانە کرد بەرامبەر بەوە هەساون بە زمانی کوردی تقریبان ئەو شتانەی ئەوانیان وتوەوە لەسەرەوە ستایلەیشیان کردووە لەبەرەوە زیاتر ئەمان مۆسیقایەکیان هێناوە مۆسیقایەکی با بڵێن شەرقیان هێناوە زیاتر عەرەبی زاڵە بەسەریا مۆسیقای تەڕەب زاڵە بەسەریا هێنانە لە کەلیماتی کوردیا وتویانەتەوە. بە هەمان شێوەی هونەرمەندە کوردەکان جەمال جەلال لەگەڵ هونەرمەندە عەرەبەکانیشدا پەیوەندی باشی هەبووە و گۆرانی هەندێکیانی وتوتەوە وەکو گۆرانیەکانی عەبدولحەلیم حافظ و محەممەد عەبدولوەهاب. جەمال جەلال بەهۆی نزیکی لە گۆرانی بێژانی عەرەبەوە ئاوازی بۆ هەندێکیان داناوە لەوانە ماهیدە نەزهەت ئەمەل خزەیەر سەوسەن دوین محەممەد و چەند هونەرمەندێکی تر. على حبك يحسدوني وأنا المحروم على أيامك ينشدوني وكلها هموم على حبك ئەم گۆرانیش ئاوازەکەم داناوە بۆ گۆرانی بێژی عێراقی عەرەبی ئەمەل خضەیر. تدري شكثر أيام تدري شكثر أيام ظليت انتظر عايش على الأحلام تدري شكثر أيام تدري شكثر أيام ظليت انتظر. هنرمند موسيقي ئەو ژیانی تەواو نابێ تا ڕۆژەیە برێ. من جگەرەمە خوارد تقریبا 50 ساڵ 40 ساڵ ویستم جگەرە تەرەکەم نەمەتوانی چی پێیتەرە کردم ئەم ئالەتە پێیتەرە کردمەوە عود چونکە کەمیس حەزم لە جگەرەکەدا چون پەلاماری عودەکەمەیە نەختیە بەعزە مۆسیقام لیا و لە بیرمەچۆ وردەوردەوە 3 ساڵ 4 ساڵی بەسەرڕۆ لە بیرمچوو کەواتە چەند فایدەی هەیە تو ناتوانانی مۆسیقا تەرک ناکرێ شتێکە لە خوێنایە خۆراکی یعنی ناو جەرگتە چۆن تەرکەکە. من کاتمەوە بۆ کوردستان لە وەزارەتی ڕۆشنبیری بانیان کردم ڕێزلێنانێکیان بۆ کردمەوە و قسەیەشم وتومە من 12 ڕێزلێنان کراوم لە خارج بەس هەمووی لای من قیمەتی نییە بەگە ڕێزلێنانێ لە ناو کوردستانە. بەهۆی ڕۆیشتنی بۆ بەغدا و پەرشوبڵاوی کارەکانیەوە جەمال جەلال وەک پێویست لە کوردستان نەناسراوە بەڵام دوای ئەوەی هەندێک لە کارەکانی کۆکرانەوە و لە سیدیەکدا بڵاوکرانەوە وەزارەتی ڕۆشنبیری کوردستان ڕێوڕەسمێکی تایبەتی بۆ ڕێخست و خەڵاتی ڕێزدێنانیان پێبەخشی. کە هاتمەوە تۆمارگای سۆس کە کاک بێستون بوو و کاک حەیدەریشان لەگەڵا بوو و سیدیەکیان بۆ وتیان ئەو گۆرانانەی تۆ حەیفە بفەوتێ لە مەزادخانەکە چون کویان کردەوە کاک حەیدەر فیلتەری کرد بە جوانی و بۆیان کردم بە سیدیەکی 10 تراچیتیایە یعنی ئەوە بوو کرات پاش ئەوە کە ئەوانە بڵاو بۆ اینجا ڕێزلێنانەکان بۆ کردم لە هەولێر.
ڕێکەوت ڕۆژێ مامۆستا چوو بۆ دوکانی برادێکی من لە سەروانێ ئیشی ئیسینسا خوشتی وای هەبوو پرسیاری لێکرد بوو توی کەسێک هەیە ئەگەر مەسەم گۆرانی شتی بینێ بۆمان پاکاتەوە مەسەن بیخاتە سەر سیدیۆمانە ئەویش خۆشبەختانە نادی بۆ لای منیش لە ڕێ خۆمەوانێ ئەوەی کە پێم کرا بۆ مامۆستام کرد زۆربەی هونەرمەندەکان هەیە مەسەن گۆرانی خۆی لا نییە مەسەن مۆسیقی هەیە مەقتوعی مۆسیقی لەدا لای خۆی تۆماری نەکردووە یعنی ئەرشیفێ لە مەسەلەی ئەرشیپا هونەرمەندەکانی ئێمە بەڕاستی زۆر کەم تەرخە من ئێستا من خەریکی سێ پرۆژەم یانی سێ ئاواز هیچیان سرودە سەر کوردستانە و سرودەکەم تاواکو دۆ شعرەکەی دانراوە و بە تەمام مۆسیقاکەی بنێرم بۆ دوبەی فتحوڵا ئەحمەد هەیە مۆزایی کازم ساهرە ڕەفیق بەو بەیەکەوە بووین لە معهد دەرسمان ئەوتەوە مۆسیقا بۆی بنێرم و بۆم تۆمار کاو بۆ منێرێتەوە دوایی دەنگەکەی خەینە سەر و شارەکەی بۆکە نەمەیەک و دوو گەرانیتریشم بەدەستەوەیە یانیان بڕوا ناکەم خۆم بیڵم ئەم هەچی دەنگە مناسب بێ بۆ ئەو ئاوازانە بە دەنگی ئەو ئینشاءڵڵا تەجلیل لەو ڕۆژەوە پێدوتم گیانە لەبەر من پیشەت هەرگریان لەو ڕۆژەوە پێدوتم گیان لەبەر من پیشەت هەرگریانە بریارم داوە و دڵ بۆ تۆ بێ بریارم داوە و دڵ بۆ تۆ بێ دەمەکەت بێ